دوو کەیسیان یاخود دوو کەسیان بەناوەکانی جەمال عەباس و ئیدریس عەبدوڵڵا دەستگیر کردووە دوای ئەوەی دانیان با تاوانەکانیان داناوە کە هاوکاری ئەم چەکدارانیان کردووە. دادگای کەرکووک بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرکردوون. خۆتان نەزانن کە ئەوە بەرنامەیەکی داعش بوو کە هجومیان کرد لە ڕێگای چەند کەسێکی ئینتیحاریەوە چوونە ناو بینایی قایم قامێت و مکافحە و مرکزی پۆلیس سوانە چوار چەکداری ئینتیحاری بوو لەگەڵ سیارێکە. بەڵام خۆشبەختانە ئێمە گەشتی نەوێنە هەر زۆر زوو توانیمان وەزعەکە کۆنتترۆل کەین کە زیاتر لە ساڵێکی بەسەرا چووە و ئەو کاتە توانیمان لە دوای کۆکردنەوەی معلوماتوانە دوو کەسمانە و جەماعەتەگەر ئەو کاتە احترافیان کرد لە بەردەمدا دووەری لێکۆڵینەوەیە. ئەوەی جێگای خۆشحاڵیە کە ڕۆژی چوارشەمەی ڕابردوو محکەمەی کەرکووک ئەو دوو تاوانباری هەردووکیان حکومدا بە ئیدام کە ئەمان لەگەڵ ئەو چوار کەسیا بوون ئینتیحاریەکان کە هاوردوو بوونیان دوانیان کوردبوو بوو دوانیان غێر عێراقی بوون. ئێمە لە ماوەی ئەم ساڵ و تقریباً وا 20 ڕۆژە تا ئێستا بوو بە 92 کەس کە هەمویان چەکداری داعش و خەلیە نووسەکان بوون لە ناو شارە گرتومانن هەمویان لە 15 ساڵەوە بۆ ئیدام و 20 ساڵ لەلایەن محکەمەی کەرکووکەوە کە حکم دراوە کە یەکەمین جارە بەو ژمارە زۆرە کە ئەوانە بگیرێت و ئەوانە هەمویان ئێمە گرتومانەوە و زیاتر لە 100 کەسی تریش ئیحالە کراون ئەوان ڕۆژانە خەڵکیان لێ حکومە درێ هەر کەسە لەسەر ئەو تاوانانی کە کردویانە. سەرۆکی دەستەی دەستپاکی